شۆڕش و وەرگرتنی باج و سەرانەی زۆرم لێ لە هاوڵاتیان. پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت ڕژێمی بەعس پاش ڕاگواستنی گوندەکان و کۆکردنەوەی دانیشتوانەکانی لە ئۆردوگاکاندا باپارە قەرەبووی مڵکەکانی بۆوەکردنەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچەندە هۆکاری ڕوخان و کاولبوونی ماڵ و مڵک و باخ و باخاتی ئەو هاوڵاتیانە بووین و بووینە هۆکاری سڕینەوە و نەمانی چەندین دێهات، بەڵام هێشتا پاش ئەو کارە ساتەش ئێمە نەوەستاین لە سیاسەتی خۆمان و ئەو پارەیە کە ڕژێم وەک قەرەبوویەک بە هاوڵاتیانی ڕاگواستراوی دابوو بۆ هەر ماڵێک ڕێژەی لە 105 ئەو پارەیەمان بۆ خۆمان دەبرد. بۆ ئەو مەبەستەش مەفرەزەمان هەبوو کە بۆ تێپەڕین بە ناو سوپای عێراقدا بەنهێنی دەڕۆشتن و پارەکانیان لە هاوڵاتیان وەردەگرت و دەگەڕانەوە. لەو پێناوەشدا زۆر جار دەکەوتنە بۆسەی هێزەکانی ڕژێم و پێکدادان ڕووی دەدا و لە پێناو پارەدا چەندین پێشمەرگە دەبوونە قوربانی. ئەمە بێلەوەی هەندێک لە خاوەن مڵکەکان بێ هیچ زۆر لێکردنێک کە مەفرەزەکانیان دەبینی پارەکەیان دەدا و خاوەن مڵکی ژەبوو کا پێداگریان دەکرد لە پێدانی ئەو پارەیە. بۆیە مەفرەزەکانمان دەچوون بۆی بە زۆر ئەو پارەیە کە لە قەرەبووی ڕوخان و وێرانکردنی ماڵ و کێڵگەکانیان وەریان گرتبوو ئەو پشکێکی یەکێتی بەهی خۆی دەزانی لێیان وەربگرێت. جاچ ڕازی بوونە یاخود نا دەبوایە بیدەن. کۆکردنەوەی ئەو پارەیە کارێکی هەروە ئاسان نەبوو، بەڵام سەرچاوی سەرەکی دابینکردنی خواردن و چەک و پێداویستیەکانی شۆڕش بوو. بەمانایەکی تر ئەگەر ئەو پارەیە بە زۆر لە هاوڵاتی نیشتیمان وەرنەگیرایە ئەوە شۆڕش ئەو شۆڕشە نەدەبوو کە ئەوە باسی دەکرێت. وێڕایەوە یەکێتی و بڕیاری دابوو کە ئەو پارەیە ئەبێت لە هاوڵاتیان وەربگیرێت، بەڵام ئەگەر پارەکەش وەک خۆی بگەشتایە ئەوە هێشتا خۆی لە خۆیدا بەڕەوا هەژمار دەکرا. بەڵام قۆمقۆی زۆر هەبوو کە ئەو پارانەی کە وەردەگیرێن لە هەر شوێنە و بڕەکەی جیاوازە و لە هەر شوێنە و بە جۆرێک دەگاتەوە سەرکردایەتی. ئەم بابەتە بوارێکی وای ڕەخساندە بوو کە بە ناوی شۆڕش و بە ناوی هاوکاری شۆڕشەوە بۆ ئازادی چەندین کەس لاخستن و قاچاندنیان دەکرد. واتە سەرکردایەتی خۆی لە خۆیدا باج و سەرانەی لە هاوڵاتیان وەردەگرت و کاربەدەستەکانیشی بە ناوی سەرکردایەتیەوە خەریکی لاخستن و قاچاندن بوون تاکو خۆیان تێر بکەن و هاوڵاتیش لە برسیتر بکەن. کوردوتەنی گەورە ئاوەڕژێ و بچووک پێی تێیەکات. ئەمانە هەر لە بچووکیانەوە چاک و گەورەیان بێ لە مەرامی گڵاوی خۆیان و بێ لە خواردنی قوت و داهات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە و باکوژدانی سەدان و هەزاران ڕۆڵەی بەجەرگ بۆ پارێزگاری لەمانەوەی خۆیان هیچی تریان نەکردووە بە ئێستاشەوە. ئەو سیاسەتەی کە لە شاخ پێڕەو دەکرا لەگەڵ ئەو بەناو ئازادی کە باسییان دەکرد لەگەڵ خۆیان داهێنایانەوە ناوشار و ئێستا بە بەرگێکی نوێوە خەریکن هەمان سیاست پەیڕەو دەکەن. نیشتیمان لە سەردەمی شاخدا نەهامەتیەکانی بۆ هاوڵاتی و لە سەردەمی شاریشدا نەهامەتیەکانی هەر بۆ هاوڵاتی بوو. لە هەردوو بارەکەشدا خێر و بێرەکەی بۆ ئەوان.